سەرەتا بە ناوی خوای گەورە وتاری ڕێکخراوی داکۆک بەڕێزان ئازادی خوازانی داکۆککارانی چینی چەوساوە و مامۆستایانی سەربەرز و موچە خۆرانی بە هەڵوێست سڵاوی خوای گەورەتان لێبێ خوشک و براکانتان لە دەرەوە سنوورەکانی نیشتمان هەڵاتووی دەستی زوڵم و ستەمی ئەم دەسەڵاتە ناسووەڕەی خەم و هاوار و ستەمدیدەی ئێوەیان لەبیر نەکردووە لەم ڕۆژە سەختە و دژوارانەدا شانبەشانی ئێوەی خاوەنی ڕاستەقینەی نیشتیمان و پشتیوان هاوسۆزی و هاوخەمیتان بۆ دووپا دەکەینەوە بەڕێزان ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا بەردەوام چاودێریەکی جددی ڕەوشی مافی مرۆڤ و لە هەرێمی کوردستان دەنگێکی بیستراوی بە هەموو توانامانەوە پاڵپشتی هەموو ئەو مافخراوانە ئەەکەینەوە کە کەوتونەتە بەر کەڵبە و تەڵە و دا و دەسەڵاتدارانی چاوچنۆکی بنەماڵە و خێزانە سیاسەکانی هەڵتۆقیوی خەمساری نەخوێندەوارەکانی کوردستان هاوخەمی و دوژمن لە گیرفانی لە قوتی هاوڵاتیان و داهاتی نیشتیما ئەڕوانن ئێمە هاوخەم و هاوبەش و هاودەنگتانین بە ئەو پەڕی هەستکردن بە پەرپرسیارەتی دینیمان و سەرکۆنەی هەموو ئەو دەستی و خەمساریە هەردوو لایانی دەسەڵاتدارەکەین لە حکومەتی فیدراڵی عێراق و هەرێمی کوردستانەوە ئەەکەین کە دەرحەق بە ژیان و ژینگەی موچەی هاوڵاتیان پیادەی ئەکەن و پرسی یاسایی و مرۆیەکان بە یاسایی ئەکەن کە زەرمەندی یەکەم و کۆتایی هاوڵاتیان و بەشمەینەتی چەوساوە ماخفراون هاوڵاتیانی هەناسە ساری ستەمدیدەی دەستی چەتە و مافیاکانی ناوخۆ و دەرەوە و پەیمانتان پێ ئەدەین لە ئێستا و داهاتووشدا تا خەم و برینی ئێوە ساڕێژ نەبێت و شەقام چۆڵ ناکەین و هەمیشە ببینە سەکۆیەکی کاریگەر لە دنیای دەرەوەدا تا خەمەکانی ئێوە لێوە پەخش بکەین و بەگوێی دنیای دەرەوەی دا بدەین بەردەوام سەرکەوتوو بێت خەباتی مەدەنیانەی گەلی ئازادی خوازی ڕسوایی بۆ عەلی بابەکانی دەسەڵات ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی زۆر سپاس بە ناوی خۆم و ڕێکخراوی داکۆکەوە بە توندی ئیدانەی ئەو کارە ترسونۆکانەی هێزە ئەمنیەکان دەکەم کە لە سلێمانی و لە شەودا هەڵیان کوتایە سەر ماڵی ڕێخەرانی خۆپیشاندانەکانی ئیمڕۆ 25/6 ڕەش بگیرانە و بێگەڕانەوە بۆ دادگا و ڕێکارە یاسایەکان بە شێوەیەکی ترسونۆکانە دەستگیریان کردن و گواستنیانەوە بۆ شوێنێکی نەزانراو و ئامانج لەم گرتنە کە بکردنی دەنگی ئازا و ئازادە و بێدەنگکردنی ئەو دەنگانەیە کە داوای مافی خۆیان دەکەن ڕێکخراوی داکۆک وەک هەمیشە پشتیوانی مامۆستایان و فەرمانبەرانە بۆ داواکاریە یاسایی و دادپەروەرانەکانیان و لێرەوە داوا دەکەین کە دەست بەجێ مامۆستایان و ڕێخەرانی ئەم خۆپیشاندانانە ئازاد بکرێن و چیتر مافی هاوڵاتیان و مامۆستایان و فەرمانبەران پێشێل نەکرێت. ئاگادارن ئەمڕۆ 26/6/2025 بڕیار بوو لە شاری سلمانی چالاکی خۆپیشاندان ئەنجام بدرێت بەڵام بەداخەوە لەلایەن هێزەکانی یەکێتی سەرجەم ڕێخەرانی خۆپیشاندانەکە دەستگیر کراون هەروەها هەر ئەمڕۆ چەند ئەندام پەرلەمانێک لەبەرەی هەڵوێست و لایەنەکانی تر و هەروها چەند پەیامنەی ڕۆژنامەنووسی تر دەستگیر کران نازەم ئێوە کە موچەی خەڵکتان زەوت کردووە بۆ ڕێگە نادەن خەڵکی مافقڕا و بێنە سەرشەقام و قسەی دڵی خۆیان خاڵیکەنەوە وەگڕونە لە ئێستادا خەڵکی کوردستان بە تایبەتی موچەخۆران و مامۆستایان لە دۆخێکی زۆر خراپدان بەهۆی نەدانی موچەکانیان لەلایەن هەردوو دەسەڵاتی هەولێر و بەغدا بەداخەوە بەهۆی ململانەی سیاسی و گەندەڵی هەردوو لاوە موچەخۆرانی کوردستان وا بەرەو مانگی 7 دەڕۆن هێشتا موچەی مانگی 5 وەرنەگرتووە بەڕاستی کارەساتە وڵاتێک بژی خاوەن نەوتێکی باش بێت و باسی داهاتەکانی ناخۆ ناکەم کە کەس نازانێت چیان بەسەر دێت بەڵام خەڵکەی 11 ساڵا دەناڵێنە بەدەست گرفتی موچەوە کە ئەمە گەندەڵی بەرپرسانی هەرێم و بەتایبەت پارتیەکەتی نەبێت هیچی تر نییە وەک ئاشکرا کاری زۆرم لێ بەبێ دابینکردنی موچەیەکی شایستە و تەرزێکی کۆلایەتی سەردەما کاری زۆرم لێ هەر کارێکە کە مرۆڤەکان بە ناچاری لەژێر هەڕەشەی سزازاندا ئەنجامی دەدەن کاری زۆرم لێ جۆرێکە لە بازرگانیکردن بە مرۆڤ و تاوان هەژمار دەکرێت پێویستە بڕیاردەر و ئەنجامدەرانی سزا بە یاساکراوەکان بەرامبەر مامۆستایان و فەرمانبەرانی کوردستان ڕووبەڕووی دادگا ناخۆیی و نێودەوڵەتەکان بکرێنەوە لە کۆتاییدا دەڵێم دەسەڵاتێک زیاتر لە 33 ساڵە نەیتوانیوە دۆخێکی باش بۆ خەڵکی کوردستان دامی کات
بۆ ئەو دەسەڵاتە شەرمە. دەکەم دڵنیام ئێمە هەمومان پێکەوە دەنگمان زوڵاوتر و بەهێزتر دەگا بە گەندەڵکاران. ئەمڕۆ قسە دەکەم و بە دەنگی بەرز هاوار دەکەم چونکە تەحەمولمان گەیشتە خاڵی کۆتایی. بێدەنگی ئیتر بژاردە نییە. ئێمە لێرە دەنگی هەموو مامۆستایەک، هەموو فەرمانبەرێک، هەموو تاکێکی تێکۆشەرین لە کوردستان کە لە بێدەنگیدا ئازار دەچێژن. حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق موچیان کردووە بە کایەکی سیاسی و خەڵکیشیان کردووە بە قوربانی. مامۆستایان بێ وچەند، قوتابخانەکان چۆڵن لە زانست و منداڵانی کوردستان برسی. ئەوان دەڵێن پەروەردە داهاتووە، بەڵام ئەو داهاتووان بە درۆ و گەندەڵی زنجیر کردووە. هۆ مەسر و بارزانی گەلەکەمان پێویستی بە دەستخۆشی نییە لە پێناو خۆڕاگریان، پێویستیان بەدات پەروەری و موچەیە. ئەوانەی دەسەڵاتیان هەیە وەک پاشا دەژین، بەڵام ئەوانەی قوربانی دەری ڕاستەقینن، پاڵەوانی ڕاستەقینن، لە بێدەنگیدا خوێنیان لێ دێت. ئەوەی ئەوانە دەیکەن سیاست نییە، چاکسازی ئابووری نییە، ئەمە درڕندەییە. و ئەمڕۆ لێرەوە پامێک دەنێرم، ئێمە هەرگیز بێدەنگ نابین، ئێمە لاواز نین، ئێمە بە ئاگاین. الأعزاء المحبين للحرية المدافعين عن الطبقة المضطهدة والسادة النبلاء والموظفين والمناضلين، السلام عليكم ورحمة الله وبركاته. إخوانكم وأخواتكم خارج الحدود الوطن وهاربون من يد الظلم والاستبداد لهذه السلطة لم ينسوا معاناتكم وأحزانكم وصراخكم وما تتعرضون له من الظلم في هذه الأيام الصعبة والعصيرة. يقفون جنبا إلى الجنب معكم، أنتم الملاك الحقيقيين للوطن، ويأكدون لكم دعمهم وتضامنهم ونضالهم المشترك. الأعزاء، نحن كمنظمة داكوك في بريطانيا نواصل كمراقب جدي لأوضاع الحقوق الإنسان في إقليم كردستان، وكصوت مسموع وبكل إمكانياتنا ندعم جميع المحرومين من حقوقهم والذين وقعوا تحت الضربات والشباك والفخاخ السلطة الاستبدادية، والعائلات والعشائر السياسية المستغرسة والقاسية وعديم الرحمة الذين ينظرون إليهم كغنيمة العدو من السجن وقود المواطن ودخل الوطن. نحن متضامنين المشاركين المتحدين معكم بصوت واحد وبأقصى درجات الشعور بالمسؤولية والدينية والدنيوية، ندين كل هذا التعسف والقسوة من كل الجانبين السلطة في الحكومة الفيدرالية العراقية والإقليم كردستان، والتي يمارسونها ضد الحياة ومعيشة والرواتب المواطنين، ويسيسون القضايا القانونية والإنسانية، حيث يكون المواطن المهمش ومضطهد ومحروم من حقوقه هو الضحية الأولى والأخيرة. أيها المواطنون المكروبون ومظلمون على يد العصابات ومافيات داخل وخارج، نعاهدكم الآن وفي المستقبل حتى لا تجف أحزانكم وجراحكم، لن نترك الشوارع الفارغة، وسنكون دائما منبرا فعالا في العالم الخارجي لننشر همومكم ونوصلها إلى أسماع العالم الخارجي، لتستمر وتنصر المقاومة المدنية للشعب والمحبين للحرية والعار لعليا الباب السلطة. منظمة داكوك للدفاع عن حقوق والحرية. ناشط السياسي وعضو المنظمة داكوك. يعني ودافعكم هي بسباصة ولا دعم موبيلينو أي حكومتي هربينا برواز ما ليبينا ملة شاوري مكة خوفروش كات بري دكات كوبو نواريك أخن باري دزراو باش أكن باور بمانا مكن دزي قد تركناكن ملت هموي برسية برپرسان باكيان نية ايمي گنجاني داكوك
ئێمەی گەنجانی داکۆت گەندەڵ ئەخەینە سەر چۆک گەندەڵ ئەخەینە سەر چۆک چەتە و دز دوا ڕۆژەکەی چەتە و دز دوا ڕۆژەکەی سێدارەیە حکومەکەی سێدارەیە حکومەکەی. زۆر سپاس بۆ هەمووتان زۆر سپاسانە. ئامادەبووانی بەڕێز ئەوەی لای زۆربەتان ئاشکرا و ڕوونە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپی مادی و دەرونیدان، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم زۆر خەمساردانە باچیان بە دۆخی خراپی خەڵک نییە. ئەوەی نزیک دەبینەوە لە مانجی عەود کەچی هێشتا موچەی مانجی پێنجیان دابەش نەکردووە کە ژیان و قوتی زۆرینەی خێزانی کورد لەسەر موچەکەیەتی. ململانەی نێوان هەرێم و بەغدا نابێتە پاساو بۆ ئەوەی بیر لە پێدانی موچە نەکرێتەوە. لانی کەم دەتوانن لە داهاتی ناوخۆ موچەیەک بۆ موچەخۆران بدەن تا لەوە زیاتر دۆخی خەڵکی خراپتر نەبێت. برسیکردن لێکەوتەی خراپی لێ دەکەوێتەوە و کاریگەری لەسەر تووڕەیی کۆمەلگا هەیە. دەبێت هۆکار بۆ ناسەقامگیری و هەمەلایەنە لە وڵات و هەڕەشە بۆ سەر دەسەڵاتی دەسەڵاتداران لە هەر وڵاتێک بێت، بەڵام سەیرە سەرانی دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەوەی لە خایاڵیاندا نەبێ ژیان و بژێوی خەڵکە کە ناتوانن موچە دابین بکەن بۆ واز لە دەسەڵات ناهێنن هەتاکەی سیاست و برسیکردن. داوا لە وڵاتانی هاوپەیمانان و ڕێکخراوەکان دەکەین فشار بکەن بۆ چاکردنی ئەم دۆخە لە هەرێمی کوردستان.